بینەر و بیسەرمانن سڵاوتان لەبێت کەشتی هەواڵەکانی کاتژمێر 11 و لا سەرەتاکە سەرۆکی هەرێمی کوردستان سەرخۆشی لە هێزانی چوارشەممەوانەکە دەکات. نیشتیمانی عێراق لە پارێزگاکانی هەرێمی کوردستان نووسینگەی نابێت. بەشێک لە دراوەکان گۆڕانکاریان بەسەرداهات. دووبارە سڵاو. سەرۆکی هەرێمی کوردستان سەرخۆشی لە خێزانی چوار شاخەوانەکە کرد. پرسە و سەرخۆشی قۆڵم ئاراستەی خێزان و کەسوکار و هاوڕێیانی ئەو چوار شاخەوانە دەکەم کە زۆر بەداخەوە لە ڕووداوێکی دڵتەزێندا لە سنووری قەزای قەرەداغ لە پارێزگای سلێمانی گیانیان لەدەستدا. هاوسۆز و هاوخەمیانم خوای مەزن گیانیان بە بەزەی و میهرەبانی خۆی شاد بکات و ئارامی و دڵنەوایی بە هەمووان بەخشێت. لە کەش و هەوای دژوار و نالەباری وەکەم ڕۆژانەدا پێویستە هەمووان زیاتر ئاگاداری خۆیان و پابەندی ڕێنمایی و هۆشیارکردنەوەی لایەنە پەیوەنددارەکان و ڕێکارەکانی خۆپارێزی بن بۆ ئەوەی ڕووداوی سامناک و دڵتەزێنی ئاوای لێ نەکەوێتەوە سەلامەتی هەمووان پارێزراو بێت. نێچیروان بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان 3/5/2024. ئەمڕۆ شەمە لە هەرێمی کوردستان پرۆسەی تاقیکردنەوەکان دەستی پێکرد لە قۆناغی 4/11 ئامادەیی جگە لە پۆلینۆ 12 ئامادەیی. وڵات عوسمان بەرپرسی بەشی ئەزمونەکان لە بەڕێوەبەراتی گشتی پەروەردەی سۆران بازاری کرمانجی ڕاگەیاند کۆی گشتی قوتابیان کەەوە ئەمڕۆ بەشداری لە تاقیکردنەوەکان دەکەن لە سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران 45,813 قوتابیان. لە پۆلە ناکۆتاییەکان لە قوتابخانە حکومی و ناحکومیەکان و قوتابیانی دەرەکی و ئاسایی لە پۆلی 4 بنەڕەتی تاوکو 11 ئامادەیی جگە لە پۆلینۆ لە سنووری بەڕێوەبەراتی گشتی پەروەردەی سۆران. ئەنجامدانی تاقیکردنەوەکان ئەمڕۆ لە کاتێکدایە پێشتر بە پێی بڕیاری وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان ڕۆژانی شەممە پشووی فەرمی بوو بەڵام تاقیکردنەوەکانی لێ ئەنجام دەدرێت. بەرپرسی بنکەی بەرگری شارستانی سیدەکان بازاری کرمانجی ڕاگەیاند لە دەستپێکی شەپۆڵی بارانبارین سەرجەم کارمەندانی بەرگری شارستانیمان خراونەتە حاڵەتی ئامادەباشی و لایەرێکدا بوون. حەسەن فەتاح بەرپرسی بنکەی بەرگری شارستانی سیدەکان ئاشکرەشی کرد لە سنووری قەزای سیدەکان هیچ ماڵ و دوکان و شوێنێک بەهۆی ئەو شەپۆڵە بارانبارینە زیانی پێی نەگەیشتووە و ڕووداوی لافا و ئاوبەرزبوونەوە لە سنوورەکەمان ڕووی نەداوە. گوتیشی تیمەکانی دیکەی حکوومەت هاوشێوەی بەرگری شارستانیمان لە سیدەکان خراونەتە حاڵەتی ئامادەباشی بۆ هەر ئەگەر و ڕووداوێکی نەخوازراو. ڕێکخراوی هەنگاو بۆ مافەکانی مرۆڤ ڕۆژی هەینی بڵاوی کردەوە لە ماوەی مانگە ڕابردوودا سزای سێدارەی 77 بەندکراو لە بەندیخانەکانی ئێران جێبەجێ کراوە کە ناسنامەی 75 کەس لەو بەندکراوانە ئاشکرا کراوە. دەشڵێت لە مانگی نیسانیام ساڵدا 8 بەندکراوی بەلوچ، 10 بەندکراوی کورد، 7 بەندکراوی تورک و 11 بەندکراوی خەڵکی ئەفغانستان لە بەندیخانەکانی کۆماری ئیسلامی ئێراندا لە سێدارە دراون. ئاماژەی بەوەش کردووە لە سێدارە دراوەکان بە تۆمەتی هەریەک لە مەزهەبیەک حاڵەت کوشتنی بانقەز 25 حاڵەت پەیوەنددار بە مادەی هۆشبەر 50 حاڵەت و دەستدرێژی سێکسی 1 حاڵەت جێبەجێ کراون. تێبینی فراکسیۆنە کوردستانیەکان لەبارەی پرۆژەی ئاسایشی نیشتیمانی عێراق چارەسەر کرا و ئاسایشی نیشتیمانی لە پارێزگاکانی هەرێمی کوردستان نووسینگەی نابێت. بڕیار بۆ ڕۆژی سێشەممەی ڕابردوو پەرلەمانی عێراق دەنگ بە پرۆژەی ئاسایشی نیشتیمانی عێراق بدات بەڵام دەنگدانەکە بۆ کاتێکی دیکە دواخرا. سەگبان سندی جێگری سەرۆکی لیژنەی ئاسایش و بەرگری لە پەرلەمانی عێراق ڕۆژی شەممە 4 ئاداری 2024 بە ڕووداوی ڕاگەاندووە تێبینی سەرەکیمان لەسەر پرۆژەی یاساکە کردنەوەی نووسینگەی ئاسایشی نیشتیمانی عێراق بوو لە پارێزگاکانی هەرێمی کوردستان. بەڵام ئەو بابەتە لەسەر پێداگیری و داواکاری ئێمە بە شێوەیەک چارەسەرکرا کە ئاسایشی نیشتیمانی عێراق لە پارێزگاکانی هەرێمی کوردستان نووسینگەی نابێت. پرۆژەی یاساکە 22 مادەیە. جێگری سەرۆکی لیژنەی ئاسایش و بەرگری پەرلەمانی عێراق دەڵێت لە پرۆژەی یاساکەدا ئاماژە بەوە کراوە کە ئاسایشی نیشتیمانی عێراق بە هەماهەنگی لەگەڵ دەستگا ئەمنیەکانی هەرێمی کوردستان کارەکانی لە هەرێمی کوردستان بکات. سەگبان سندی گوتیشی تێبینیەکانمان لەبارەی پرۆژەی یاساکە چارەسەر کراون هیچ کێشەیەک نەمایە هەر بۆیە دەنگی پێدەدەین. لە دوا هەواڵ بەیانی ئەمڕۆ شەممە 4 ئایار لەگەڵکردنەوەی بازاڕی نەوت لە ڕۆژهەڵاتی ئاسیا هەردوو جۆری نەوتی برێنت و خاوی ئەمریکی دابەزینی بەرچاویان بەخۆیە بینی
نرخی یەک بەرمیل نەوتی برنج ئێستا بە 82 دلار و 8 سنت مامەڵەی پێوە دەگرێت. دوێنێ لە کاتی داخستندا بە 83 دلار و 67 سنت بوو. نرخی یەک بەرمیل نەوتی خاوی ئەمریکی بە 77 دلار و 99 سنت مامەڵەی پێوەکرا لە کاتێکدا دوێنێ کاتی داخستن نرخەکەی بە 78 دلار و 95 سنت بووە. لەگەڵ هاوکارانم هەواڵەکانمان پێشکەشکردن کاتێکی شاد بۆ هەموو لایەکتان.